بەڵە بەڕزان هەر سەبارەت بە پرسیاندانبوونی سوید لە ناتۆ گفتوگۆ لەگەڵ بەڕێز کاوە ئاهەنگەری شرۆڤەکاری سیاسی و بەرپرسی تۆڕی نەدای زاگرۆس گفتوگۆ دەکەین کە کاوە سڵاوت لێبێت لە برۆکسلەوە لەگەڵمانی بێگومان کۆبنەوەکەی برۆکسلیش بە ئامادەبوونی وەزیرانی دەرەوەی تورکیا و سوید و فنلاند هەر لەوەیە سەبارەت بە ئەندامبوونی سوید لە ناتۆ پێت وایە دەگەن بە ئەنجام سوید دەبێتە ئەندام لە ناتۆ؟ بەڵێ وێڕای سڵاو دیارە ئەمڕۆ سەعات 4:30 ینی هەر کەمێک دوای ئەم وتوبێژە کەمتر لە سەعاتێک پرس کۆنفرانسێک هەیە لەسەر هەر ئەم دانیشتنا بە زووری سەرۆکی وەزیرانی کۆنسولی ئوروپا سەرۆکی کۆنسولی ئوروپا سەبارەت بەو باسە ئەمەم پێم وابێ بەشی هەرە زۆر یا دژواریەکانی هێتەوە بووە. ئێستا تورکیا زیاتر لە بیانوگرتنە و داوای باج دەکات شتەکەش دەگەڕێتەوە زۆرتر سەر دوو مەسئلە یەکیانەوەی قەرارێک لە نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ پێدان یا ڕۆشتنی فڕۆکەی جەنگی F-35 هەبووە کە تورکیا بەشێک لەو پارەی داوە بەڵام ئێستا کە بەو وەزعیەت ئەردۆغان بۆ هێناوەتە گۆڕێەوە ئەو مەیلەی کە لایەن ئەردۆغانەوە بەرەو شەرق یا هەڵات یا بڵێن بەتایبەتی بەرەو رووسیا و هاوپەیمانەتی لەگەڵ رووسیا هاتوتە پێشێ ئەمە کەمێک چەتی خستۆتە نێ و لەلایەکی دیکەشەوە پێم وابێ بەشی هەر ئەم پرۆژەی ئەندەوە بە ئەندامبوونی لەلایەن تۆدا کە لە جیرانێتی و لەسەر سنوورەکانی رووسیا و سنوورێکی یەکجار زۆر دوور و درێژی لەگەڵ رووسیا هەیە من پێم وابێ شەقی ئەم مەسەلەی شکاندووە و ئێستا بۆ خۆشببوونی بە ئەندامبوونی سوێد زیاتر لە داران خۆش کردووە مەگەر ئەم بەهانەی یەکە باز لە کاوە ئەو کوردە بەرهەڵسکارانەی باکوور دەکات پرسێکی دیکە دێتە گۆڕێکا کاوە مەسلەی تیرۆر و مەسلەی ئەوەی کە باست کرد پەکەکە و کۆمەڵک بابەتی دیکە کە سوید تا ئەو ڕادەی تورکیا دەیەوێ هەماهەنگ نییە لەگەڵی ئەمە نابێتە بەربەستێکی دیکە لە بەردەمەوەی کە نەهێڵێت ببێتە ئەندام لە ناتۆ سوید؟ نا لە زۆر ئەوڵم پێکەکە لە زۆر وڵاتی دیکەدا تەنانەت بنکەی هەیە بۆ نمونە لە خودی بلجیک لە خودی بروکسێل کە بلجیک یەکێک لە 12 ئەندامی بنیاتنەری ناتۆیە بنکەی پەکەکەی لێیە چ تەلەڤیزیۆنی چ دیکەنەکە کۆنگرێ سەر بە پەکەکەی لەوەیە و یەک دوو جاری هەڵیان کوتاوەتە سەر ئەو بنکانە لە ڕێگای یەکە پەکەکە تەنیا لە سوئێد هەبێ یا لایەنگرانی پێکاکە تەنیا لە سوئێد هەبن لە فنلاندیش لە وڵاتانی دیکەشن ئەمە زیاتر باج وەرگرتنە تەنانەت بۆچی دەڵم باج وەرگرتن بۆ نمونە کاری ئانسوتانیان ئێستا بیانوویەکی دیکە ینی پێیان وایان ڕاگەیاندووە کە سوئێد بەڵێنەکانی پابند نییە بەڵام لە ڕاستیدا بەو شێوەیە نییە چون سوئێد و خۆیان کاری شەرمەزار کردو و مەحکومی من دەمەوێت باس بکەم کە تورکیا بە باوەڕی من کەوتوتە سەر دووڕێیانێک کە وڵاتیەکانی ئەمریکا لەبەر لە پێشی داناوە و ئەوەش لە راپۆرتەکەی وەشدا ئەمریکا سوێد پشتیوانێکی هەرە بەهێزی هەیە ویژ ئەمریکایە لە ناتۆدا ینی ئەمریکا بە هەموو پشتیوانی لە بە ئەندامبوونی سوێد دەکات کاریگەری لەسەر تورکیانیە بۆی ئەمریکا بێت سوێد بێتە ئەندام لە ناتۆ مادەمە کاریگەریە بەهێزی هەیە و پشتی سوێدە لە نەهایەتدا بە باوەڕی من لە دانیشتنەکەی 11 و 12 مانگ لە پێتەختی لیتوانیدا ئەم شتە یەکلایی دەبێتەوە بەڵام دەمەویستە ئەمە بەوە بکەم کە ئەو مەیلی تورکیا بە ڕێبەرایەتی ئەردۆغان وەک هاوپەیمان و تەنانەت هاوکاریانەی کە تورکیا ئێستا لە ڕووی ژیئۆپۆلیتیک و استراتیژیەوە لەگەڵ رووسی ئەمە ناتۆوە بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا قابلی قبول نیە هەر بوو یەک سەرۆکی کۆمیتەی پەیوەندە نێودەوڵەتیەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا زۆر بەڕاشکردنەکەی گەیاندووە کە تورکیا دەبێت لە نێوان بەرژەوەندیەکانی لەگەڵ ڕۆژاوا و لە نێوان رووسیا دەبێت یەک لە هەڵبژێرە ناتوانێت لە ئیمتیازات و بەرژەوەندیەکانی غەرب من دیسان دەبێت بوری دێمەوە قسەکانت بەشێک لە چاودێران ڕایەکی دیکەیان هەیە دەڵێن مانەوەی تورکیا و هێزی تورکیا ئەوەیە کە هەردوولا لە خۆی ڕازی دەکات ئەوە نیە خۆی یەکلا کردوتەوە بۆ لایەک
پێت وایە تورکیا بێوێت ئەمە بکات لایەک هەڵبژێرێت یان ئەم سیاسەتەی خۆی پێڕەو دەکات کە ئێستا دەیکات؟ ئەگەر لە ڕووی بازرگانی و بڵێن لە ڕووی ئابووری و بڵێن لەوانەیە تورکیا بتوانە ئەم بینابینیە لاقێکی لە شەرق بێ و لاقێکی لە غەرب بێت لە بەرژەوەندەکانیدا، بەڵام لە ڕووی ئەمنیەتیەوە ئەوە نابێت، چون ئەومان لەبیر بێ ئەمە ئێستا لە ڕووی ژیئۆپۆلیتیکەوە خەریکین باسی مەسەلەی دەکەین، باسی هارتلەند و ڕیملەندە، هارتلەند بە سەرۆکایەتی رووسیا و ڕیملەند بە سەرۆکایەتی غەرب، کەوابوو ئەگەر فینلاند توانی ببێ بە ئەندام حوزەی دەسەڵات و هەژمۆنی ڕیملەند بگاتە سەر سنوورەکانی هارتلەند بە سەرۆکایەتی رووسیا یا بڵێن رووسیەکە نیگابانەکان و پارێزەرانی ئەم سەر سنوورانە بە چاوی مرۆڤ دەتوانن یەکتر ببینن، کەوابوو لە ڕووی ئەمنیەتیەوە هەروە هاسان نییە کە تورکیا بتوانێت لاقێکی لەبارەی ئەمنیەتیەوە لە ئاسایشەوە لە غەرب بێ لە ڕۆژاوا بێ و لاقێکی لە شەرق بێ، ئەمە ناکرێت، بەڵام لە ڕووی بازرگانی و پیشەی و ئەوانەوە دەکرێت. بۆیە من باوەڕی من دەکەوێتە بەردەم کۆناغێکی سەخت و هەڵبژاردنێکی سەختەوە، ئەوەش بۆ ئەردۆغان بە باوەڕی من زۆر دەژوار. باشە کاکاوە پرسێکی دەکەیانی لەو بابەتە هەمووی ئەوەت باس کرد کە هۆکاری سیاسیە ئەمنیە هەر چۆنە سەبارەت باندابوونی سوید لەوەی کە تورکیا قسەی لەسەر هەیە و تێبینی خۆی لەسەرەوە هەیە نایەڵێت. بابەتێکی دیکە ئەویش بیری ئایدۆلۆژیە، یعنی بە شێوەیەکی گشتی پێت وایە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر هەم دواخستن هەم نەکردن هەم قوڵکردنەوەی کۆمەڵک بابەتەکانی دیکە بەهۆی ئەم بابەتە ئایدۆلۆژیانەوە بۆ نمونە سوتاندنی قورئان چەند ڕۆژ لەمەوبەر شتی لەم بابەتە کاریگەریەکی هەیە لەسەر سوێد لەوەی کە تورکیا بێوێت زیاتر پێداگر بێت؟ نا ئەمە لە لای سوئیدەوە کاریگەری نابێ و سوئیدیش بە ڕسمی ئەم شتەی محکوم کردووە، ئەمە لە لای تورکیەوە کاری مەبەستم تورکیایە بەربەستێک، چون تورکیە وەکو خۆی بەڵێ تورکیای نوێ نەخێر، تورکیای نوێ لە وڵاتێکی سێکۆلارە، وڵاتێکە کە باوەڕی بە جیایی دین لە دەوڵەتە و سیستمەکەی سیستمێکی سێکۆلارە، بەڵام ئەردۆغانە کە هاتووە تورکیای تووشی ئیدئۆلۆژی زەدە کردووە، تووشی ئیدئۆلۆژی کردەوە و ئێستا لەسەر ئەساسی ئیدئۆلۆژی و باوەڕ و ئاینی ئیسلام دەیهوێ بڕوانێتە جیهان و یعنی جیهان بینی ئیسلامی ئەردۆغان و دارودەستەکەیەتی بە جۆرێک دەتوانم بەڵام کە تورکیای تووشی ئەو چەڵەمەیە کردووە دەنا نا تورکیا وەکو دەوڵەت نەتەوەی تورکیا کە لە زمانی مستەفا کەماڵەوە دامەزراوە ئەو ڕەهەندە سێکولاری کە گرتوویە پێشی و نە سوئید کێشان لەو بارەیەوە نییە، بەڵام من پێم وایە ئەمە یەکێک لە دژوارترین هەڵبژاردنەکان دەبێت بۆ ئەردۆغان بە تایبەتی کە ئێستا هەڵبژێردراوەتەوە، ئەم پێم وایە تورکیا تووشی دژوارێک لە هەڵبژاردن. بەڵێ بەڕێز کاوە ئاهەنگەری شرۆڤەکاری سیاسی و بەرپرسی تۆڕی نەدای زاگرۆس لە برۆکسلەوە لەگەڵمان بووی. سوپاس ماندوومان کردیت کاکاوە.